کوردیم کوردی خورالاتی میلکانمان کوردستانە ئارمانجمان ئازادیە سەربەستیە کوردجیانە. خوشک و برا عزیز و هەنینەکانم، نەتەوەی ڕۆژهەڵاتێ کوردستانم. سەڵامی وە گەرمیی نەوروز وە سەرسەوزی وەهار لە ئیوە خاوەنێ دڵەیلە پڕ لە گەڕە نیشتمان پەروەری. ئەزیزەکانم، ئەمساڵ ساڵە 2725 کوردی کمیتێ ئامادەکارە نەوروز بڕیارداز ئیبوونە و ناوە نەوروزە خاکی پوشان وەڕێوەبووی. نەوروز خاکی پوشان هێما درش نیشانەیەکە ئەڕای ئیمە و ڕەمزە ئەڕای نەتەوەگەمان لە ڕۆژهەڵاتە کوردستان. نەوروز خاکی پوشان وەمانەیە نییە خۆیشکەیل و داڵگەیلمان و لەباسێ ئاڵاواڵای ژنانە و دوێتانەوە هەڵنەپەڕن. ئیمە توایمەن ئی بوونەی نەتەوەیە لە ناو وڵات و لە دەرەوەی وڵات و شکووی تەمامیگە و پورتاڵە یا بیشم لەباسێ ئاڵاواڵای خۆیشکەیل و داڵگەیل و خاکی پوشەیلێ برایەیل و باوگەیل وەڕیوە بۆی من. یە ڕەنگ بی من یە دەنگ بی من ئی ڕوژە نەتەوەی مەس و ماناییەکە نەوروز گرەبێی من وەگەردە شوڕشە هەمیشە زەنی و هەمیشە سەربەرزە ژن ژیان ئازادی. ئی شوڕشە و نەوروز ئەڕای ئێمە وەگەردە بوونە تاریخی و نەتەوەکانە تەلەکمانە گرێمان دەیت ئەڕایەکە دڵمان هەمیشە خۆش بوود، دڵمان هەمیشە پڕ لە کوردایەتی بود و وەگەردیەکە ئی بوونەیە لە پیا و ژن کوڕ و دوێت وەڕیوە بووی من. نەوروزتان موارەک و پیرۆز و هەڕووشتان پڕ لە شادی و لە کامرانی بود. بنیشن و خێر.